سڵاوتان لێبێت. ئەنجامدانی کاری نەشیاو، ئاڵوگۆڕ و بەکارهێنانی زیندانەکان بۆ مەرامی تایبەت، دروستکردنی دۆسیەی ساختە هەرەمانە نین، بەڵکو کاتێک بەشێکی زیندانەکان لە هەرێمی کوردستان دەدوێنیت گوێبیستی دەیان چیرۆکی شۆکهێنەر دەبیت. لە بەرنامەی ئەم جارەی نهێنیەکاندا پەردە لەسەر نهێنی دۆخینێ و زیندانەکانی هەرێمی کوردستان هەڵدەدەینەوە و لێرەوە شکرایان دەکەین. کەسێکیش کە پێشتر خۆی لە یەکێک لە زیندانەکانی هەرێمی کوردستان بۆ ئێستا حکومەکەی تەواو بۆ ئازاداڵێت ئەمەوێت لە ڕێگەی کەناڵی زووم و بەرنامەی نهێنیەکانەوە باسی ئەو کێشە و گرفتانە بکەم کە لە زیندان من و کەسانی تری نیوەی زیندانەکە یاخود بەشێکی کەسانی نێو زیندانەکە و سەدان کەسی هاوشێوەی من بەدەستێوە ناڵاندومانە. گفتوگۆی ئەم بابەتە بە شێوەیەکی گشتی کێشەکانی نێو زیندانەکانی هەرێمی کوردستان بەگشتی لەگەڵ هەریەکە لە میوانەکانم بەڕێزان ئەحسان بابان بەڕێوەبەری گشتی چاکسازەکانی هەرێمی کوردستان کە بە خۆشحاڵیەوە لە ستۆدیۆ لەلام میوانە هاوکات بەڕێز زیا پەترۆ سەرۆکی پێشووی دەستەی مافی مرۆڤی هەرێمی کوردستان جەنابیشیان لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر ڕاستەوخۆ لەگەڵمانە بن. سوپاس بۆ هەموو لایەکتان، سوپاس سەرەتا کاک ئەحسان ئێمە لای جەنابتان، زۆر سوپاس بۆی کە میواندارەکەی ئێمەت قبوڵ کرد. زۆر سوپاس بۆیش. مەمنونم. ئەگەر سەرەتا پێمان بڵێ لە چاکسازەکانی هەرێمی کوردستانە بەگشتی چەند زیندانی و سزادراو هەن، لە چی ڕەگەزێکن و تەمەنەکانیان چۆنە، ئەگەر پێشمان بڵێ دیان ئەگەر دیاریکراو بێت زۆرترین ئەو کەسانی کە لە نێو زیندانەکانن، یعنی زۆرترین ئەو تاوانەی کە کەسی کردوتە نێو زیندانەکانەوە چی جۆرە تاوانێکن؟ بڵێ ئەم کاتتان باش. ڕێزم سڵاوم بۆ بینەران و بیسەرانی کەناڵی زووم. سپاسانەکەم بۆم دەرفەتە بۆ بتوانین ئێمە باس لە ئەو کار و چالاکی و ئیشکردنە و ئەو کارانی خۆمان بکەین کە ئاشنای بکەین بە ڕای گشتی بۆ ئەوەی لەسەر ئەو کارانە کار بکەین. و ئێمە لە هەرێمی کوردستان 6 چاکسازیمان هەیە، 3 چاکسازی ژنان، 3 مناڵان و 3 ژنان و مناڵان و 3 گەوران. وە چاکسازی گەورانی دوو گەرمیانیشمان کردوتەوە و ئیشەڵا لە پلانی داهاتومان هەیە لە هەڵەبجە و لە سۆران و لە زاخۆش بکەینەوە. بۆ ئێستا بۆ ئەمڕۆ نزیکەی 6,000 کەس لە چاکسازیەکانی هەرێمی کوردستان هەن سزادراون بە پێی مادەکان و ئەو مادانی کە هەیە. دروستە بە پێی یاسای سزادانی عێراقی دادگاکان سزایان دەدەن و حکمیان دەدەن، دوایەوە دێن لا ئێمە. ئێمە بەرپرسین لە دوای ئەوەی کە حکومەکەیان وەرەگرن، بەرپرس نین لەوەی کە لە کاتی تحقیق لەبەرەوەی خۆت دەزانی ئەوە لە پۆلیس و لە ئاسایش و لە دژە تیرۆرە دوایەوە کە حکومە درێن دێنە لا ئێمە، دوایەوە بەرنامەکانمان دەست پێکە، بەرنامەی خزمە گوزارەکان. زۆر باشە. دیاری کراوە کایە مثلەن مادەیەک هەیە کە زۆرترین ئەو کەسانی لە ژوورەوەن لەسەر ئەو مادەی ئێستا تەقەن تیرۆر یەکێکە لە کوشندەکان، یان یەکی لە مادە کوشندەکان کە هەبوو ئەوانە، بەڵام ئێستا خۆشبەختانە تیرۆر بەرەو کەسبوون چووە و هیچ بەرەو ئەوە نەبووە بڵێن زیادکردنێکی نەکردو 2 ساڵە. بەڵام مادەی هۆشبەر کە تیرۆری سپی مەشهورە، ئەوە یەکێکە لە مادە سەرەکیەکان ئێستا لە ناو چاکسازیەکانی هەرێمی کوردستان. نزیکەی 1 لەسەر 5 سزادراوانی هەرێمی کوردستان لەسەر مادەی هۆشبەرن کە نزیکەی لەو 6,000 نزیکەی 1527 کەسیان ئەمڕۆ مادەی گیراون بە مادەی هۆشبەر، وە لەوانە 800 کەسیان بازرگانیان زۆرترە. 800 کەسیان بازرگان. پێشتر هەڵە نەبووم، پێشتر متاعاتی بەکارهێنەرەکان زۆرتر بوون، ئێستا بازرگان زۆرتر لە دادگاکانی شەروایە. ئێستا وە مەسەڵەن شتەکان وا بەرەوە ڕوا کە بازرگان زیاتر بێت، لەبەرە بەداخەوە هەم پێویستە و حکوومەت دەبێت هەم پلانی هەبێ و کاری لەسەر بکەین. ڕاستی کاری وردی ئەوێ و دەبێ بەرنامەمان هەبێ بۆ ڕوبەڕووبنەوەی ئەو مادەیە، چکە نەخۆشیێکی کوشندەیە کە هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکەشی گیرۆدە کردووە بەخۆیەوە. بێگومان دواتر ئەگەڕێمەوە لای جەنابتان. کاک زیا پەترۆس بەرپرسی پێشووی دەستەی مافی مرۆڤی هەرێمی کوردستان، کاک زیا سڵاوت لێبێت، زۆر سوپاس بۆ ئامادەبوونی جەنابتان. بەو پێی بەڕێستان پێشتر سەرۆکی دەستەی مافی مرۆڤی هەرێمی کوردستان بوون، بێگومان لە ئێستاشدا ئاگاداری بارودۆخەکەن. لە ئێستایە ڕەوشی زیندانیان یاخود زیندانیەکانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی
ئەو کاتەش کە جەنابەت هەر سەرۆکی دەستەی مافی مرۆڤ بووی چۆن هەڵە سەنگێنیت لە چی ئاستێکایە؟ بڵێ سڵاو ڕێز بۆ بەڕێستان لەگەڵ بینەرانی کەناڵی زووم و سڵاوم هەیە بۆ میوانەکەتان. بەتاکید ئێمە کە وەختی کارمان کرد لە دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ، یەکێک لە هەرەکارە سەرەکیەکانی ئێمە ئەوە بووە کەوا چاودێری زیندانیەکان بکرێتن بە هەردوو شێوە بە چاکسازیەکان و بە گرتوخانەکان. و تەبیعی هەر یەکێک لەم شوێنانە تایبەتمەندی خۆی هەیە و ڕێکاری خۆی هەیە بۆ ئەوەی چۆن کارەکە بکرێتن، جیاوازی لە نێوانیان زۆرە. وەکو میوانە بەرێزەکەتان باسی کرد کە چاکسازیەکان بەرپرسن بە پاش ئەوەی کەوا تۆمەتبارەکە هەموو ڕێکارە یاساییەکان تەواو دەبیتن حکم دەدرێ، کە حکم درا اینجا ئەچیتەوە شوێنە کە پێی ئەڵێن چاکسازی چی گەوران یعنی پیاوان و چی چاکسازیەکانی ژنان و ناوجوانان کە بەڕاستی ئەمەش شوێنی باسکردنە لە پێی باڵەخانەکەیان. چاکسازی گەوران کە سێ چاکسازی گەوران لە سلێمانی و لە دهۆک و لە هەولێر هەیە، ئەو کێشەی کە جاران هەبوو بەداخەوە هەتا ئێستا بەردەوامە، ئەویش ئەوەیە کەوا ئەو باڵەخانەی کە حکم دراوەکان لە ناویانن بە ڕێژەیەکی زۆرن و بەدەرن لە ستاندەری جیهانی و بەدەرن ئایدن لە ستاندەری عێراقی بە پێی یاسایەکانی ئێمە، چونکە ئەو ژوورانێک کە کراون ژوورێکی بچووکن و تەنها دەستنیشان کراوە بۆ 9 کەس، بەڵام ئێستا ئەبینین هەتا ئێستا زیاتر لە 20 بۆ 25 کەسیش لە ناو ئەم ژوورەنە، لەبەر ئەوەی ژمارەی ئەوانەی کە حکم دراون زۆرن و تەنیا یەک باڵەخانە هەیە. بڵێ ئێمە حەز ناکەین باڵەخانەکانی تر زیاد بکرێ، چونکە بەڕاستی ئێمە پیشنیار دەکەین حکوومەت وەلایەنی پەیوەنددار و وزارەتەکانی بەرپرس هەولێکی وەها بدەن، هەروەها ڕێکخراوەکانی مەدەنی، هەروەها کۆمەڵگا بەخۆی بە شێوەیەکی گشتی هەولێکی وەها بدرێتن کەوا ئێمە ڕێژەی ئەنجامدانی تاوان کەم بکرێتن. ئێمە حەز ناکەین خەڵک بچیتە زیندانی، ئێمە حەز ناکەین خەڵک سزا بدرێ بە پێچەوانەوە. بۆیە بەڵام ئەومە ئیتر لە هەموو کۆمەڵگا ئەمە هەیە و ئەگەر ئێمە بتوانین ڕێژەی ئەوانەی کە تاوانەدەن ئەوانە کەم بکرێتن، ئێمە پێویستمان بە باڵەخانە نای. بەڵام بەبێنەوە سەر ئەمری واقعی ئێستا کە زۆربەی ئەوانەی کە ئێستا لە ناو چاکسازیەکانن ڕێژەیەکی زۆریان زیاتر لە 70% بە تومەتی مادەی هۆشبەرن و لە مادەی هۆشبەریش لێرە دیارە لە چاکسازیەکان ئێستا ڕێکارێکی جوانیان گرتوتە بەر ئەوەیە کەوا تەسنیف کرایە بەوانەی کەوا بەپێی تاوانی هەریەکە ئەوانەی کە لە ناو چاکسازیە و تەسنیفیش کرایە. ئەوە کە لای من بەڕاستی زۆر گرنگە کە پاش ئەوەی بەدواداچوونم کردو ئەوەم زانی کە مادە هۆشبەرەکان ئەویش تەسنیف کرایە بەپێی ئەوەی کە بازرگانی بە مادەی هۆشبەری کردیە لەگەڵ ئەوەی کەوا بەکارهێنەرایە ئەوەی کە ئاڵوودەبوونا و لەوێژ ڕێکارێکی تریان کردووە پێویستە حکوومەت یارمەت دەربیتن و مەبلەغێکی تری بۆی تەخسیس بکراتن بۆ پارە کەوا سنتەری ئەم شوێنانەی هەیە بۆ چارەسەرکردنی ئەوانەی کە ئاڵوودەبوونا، نەک تەنها بە دەرمان و بە شێوەیەکی نەفسی بەلکو بە شێوەیەکی تەندروستی لێکۆڵینەوە بکرێ بۆ ئەوەی ئەوانە دووبارە نەگەڕێنەوە بۆ بەکارهێنانی مادەی هۆشبەر. هەروەها تەبیعی تاوانەکانی تریشی تێدایە ئەوەی کە لە چاکسازیەکان ئێستا یعنی کە زۆربەی بەعزە جار پەیوەندیم پێوە دەکرێت هەتا ئێستا لە لای هەندێک خەڵک هەتا ئێستا مەسەلەی ئیفراجی شەرتی کێشە هەیە و چێنە ئەوانەی کەوا ئیفراج شەرتی تۆیان مەشمولە و بە چی شێوازەک دەبیتن، ئەمە تا ئێستا مایە و بەعزە حالەتی تریش ئەوەی کە ئێستا یعنی بەڕاستی شوێنی خۆشیەوە بە شتێکی باشیان کردووە و کارێکی باشی کردووە ئێستا چاکسازیەکان ئەوەیە کەوا خوێندنی ئەوانەی کە حکم دراون و بەعزێکیان گەیشتینە مەرحەلەتێک شەهادەشیان وەرگرتیە، خوێندنیان تەواو کردیە و ئەوانەی کەوا
فێری سەنعەتیان دەکرێت ئەوانیش ئەگەر کەمە بەڵام هەنگاوێکی باشە تەمەنە دەکەین ئەمە زیاد بکرێ وەکوتم لەبەر ئەوەی کە بە ناوی چاکسازیە چاکسازی ئەوەیە کەوا کابرایەک تهمەتێکی کرد یاخۆ تاوانێکی کرد ئیتر لە هەل حالەتەک بیتن پاش ئەوەی کە دەچیتە ئەلەوێ بێن بە شێوەیەکی گونجاو و ڕێکە و پێک و بپیستان دەری عالەمی ئەمە بین دووبارە بتوانین ئەم کابرایە بیگەڕێینەوە وەکو جارانی خۆی بۆ ئەوەی بگەڕێتەوە ناو کۆمەلگا بە شێوەیەکی ئاسایی ژیانی خۆی بڕێوە باتن. زۆر باشە کاک زیاد دواتر ئەگەر ڕێمەوەلای جەنابیشتان ئێمە ئێستا ڤیددیۆی ئەو کەسەمان هەیە کە پێشتر باسم کردوتم خۆی لە یەکێک لە زیندانەکانی هەرێمی کوردستان بۆ کۆمەڵێک حاڵەتی بەدی کردووە کە بۆ تا هۆی بێزاری هەم خۆی و هەم لە نێو زیندانەکانیشا بۆ سەرجەم زیندانەکانی تر وەکو شایەت حاڵێک حەزی کرد کە لە ڕێی کەناڵی زوم و بەرنامەی نهێنیەکانەوە باسی ئەو کەم و کوڕیانە بکات بۆ ئەوەی لایەنی بەرپرس گوێ لە داواکاری و لەو کەم و کوڕیانە بگرن و هۆڵ بدەن چارەسەری بکەن پێکەوە گوێبیستی ڤیددیۆی و شایەت حاڵا بین دواتر ئەگەڕێمەوە لای میوانەکانم. سەرەتا بەر لەوەی بگوازرێمەوە بۆ سجن قەرار مەسەر بکرێت بۆ مەسەلەی حکومەکەم باشە تعزیم مەدرام لەلایەن هێزە ئەمنیەکانەوە بەر لەوەی بگوازرێمەوە تر دوایەوەی کە گوازرامەوە وەکو خۆم کێشەم نەبوو بەڵام لەوێ یعنی خواردن و خەوتن باشە پێشەوەی کە شوێنەکەت بگوازرێتەوە لەلای هێزە ئەمنیەکان بووی سەرەتا لە ئینفرادیە بووی بۆ شێوازێک شوێنەکە گەورە نیە وەکو سجنەوە شوێنانە باشە ئەزانم باست کردوتە چەند شەوێک لە ئینفرادیا بوون شوێنەکەم تەسک بوو زۆر خواردن و شتم باش نەبوو چەنە بوو ئەتوانی ئاوا ڕێک بەرز بیتەوە بەقەت باڵای خۆدیان چەندێک بوو مەتر بوو وەکو بەرزبوونە باش بوو بەڵام وەکو پانی زۆر خراپ ئەنی ئیسراحەتی تیانەوە بە هیچ جۆرێک ئینفرادەکانی ڕابکشی بە هیچ جۆرێ بەجدی زعاج بوو دواتر دوای ئەوە دوای ئەوەی کە من گوازرامەوەمانە عین لە قاعەکانە خەوتن و ئیسراحەتەوەمانە هیچ نەبوو زۆر خراپ بوو بۆ نمونە قاعەیەک 12 نەفەرە بۆ تیا بوو ئەسی 5 نەفەری تیا بوو ئەمە 5 نەفەر زعاج بوون بەجدی بۆ نمونە لە 4 بە 5ەکە 7 نەفەر تایە ئەخەوت ینی هەنێک کەسە بوو تر ینی بەجدی زعاج بوو کێشەیان چی بوو ئەمانە دانێکمان لەگەڵا هەبوو بەتەمەن بوو لەسەر مادەگیرا بوو سەرعی لەگەڵا بوو جاجار لە بیرما چەند جارێکە کۆت بەسەر شتەکانە کە سەرعی ئەگرت چەند ڕۆژێک بەر لەوەی دەرچم لە سجن لە بیرما ئەو پێشتر چکە زووتر لە خەوەڵەسێ ئەو چکە بەتەمەن واهیە چای لێ نابوو سەرعی گرتی بوو کەوتوو بەسەر چاو سێپایەکە یعنی ئەوە بۆتان هەبوو تەباغ و شتیش بەکاربێنن لە دەرەوە بڵێ لە حوشەکە مەبەستت باشە تۆ چەندێک لە زیندان 3 ساڵ بوو لەسەر چی لە ژوورەوە مادیۆش بوو باشە چیتر کێشەی چیتر هەبوو کێشەی بۆ منە گەنجی جوانی تیا بوو گەنجی قۆزی تیا بوو تەماحی لەسەر هەبوو کێ تەماحی لەسەریان هەبوو ئەوانی کە مەیلیان لەسەر هەبوو با بڵێن جانی جاری وا هەبوو بەرپرسی قاعەکان تەنانەت ئاسانکاریان بۆ گوندەکانی نێو زیندانەکانە کرد گەنجەکان بۆ ئەگواستەوە ئەو گەنجە ینی مەسەلەن لە ژوورێکەوە بۆ ژوورێکی تر ئاوا لە بەرامبەر چییە مادیەن لە دەرەوە بۆ مادیەن تۆ خۆ دەمت بە چاوی خۆت خۆم بینی بوو کوڕێکی لێ بوو ئەوش غەدیان لە کرد بوو خۆی لەسەر مادی و هۆشبەر بوو بەدەمی خۆی ئەوی لەسەر 5 گرام گیرا بوو بەڵام حکومیان کردو بوو بە بازرگان زیاتریان کرده بوو ئەوە بوو ینی خەو سراحەتی نەما بوو ئەبووە هەموو کای بەخەبەر بووە شکرت نەیان نەهێشت ئەترساکاری نەشاوی لەگەڵا بکەن ڕووی داشتی وا ڕوویدا بوو دەیەک بەسەر ڕۆژ من ئاستم پێگت کەشتی وە باشە هیچ کاتێک سکاڵایی نەئەکرد مەسەلەن نەئەچووەم قسێ بگەڕێتەوە بۆ مراقیبەکان بۆ بەرپرسی قاعەکان بڵێ من شتیوام بەرامبەرەکرێت ئاگادار بن خۆم پێم وتم باشە بۆ مدیر قاعەکان ناڵێ بە بەرسەکان ناڵی بڵێ شتەکە بۆ حەلکەن ئێوە حەلی نییە ئەوانش چارەسەر ناکەن چکە ئەیزانی کە ئەوانش مەیلیانە سەری ئەوانیش وا بوو ئەوە کێشەکە ئەوە بوو ینی بەجدی بۆ زۆربەی قاعەکان ئەوانەی گەنج بوون یاخود
با بڵین تازە لە سجنا بوو زۆر ینی بستراحەتیان نەما بوو کورت و مختصری مدیری قاعەکان زۆر ئاسانکاریان نەکرد بۆ گوندەکان ینی قبوڵیان نەکرد مادی هۆشبەر بێتە ژوورەوە مۆبایل بێتە ژوورەوە لەبەری پارەیان وەرەگرت بە ئەو بابەتی مادی هۆشبەرە تۆ ئەو 3 ساڵی کە لەوێ بووی شتەکە چۆن بوو زۆر بوو کەم بوو ڕۆژانە بوو حاڵەت بوو چی بوو؟ ینی جاری وا هەبوو بە 4 مانگ 5 مانگ ئاگەر لە مالی هۆشبەرنە هەر نەتەبیست هەر نەتەبیست ینی کە بۆ منە بڵێ بەڵاش هێناویانە بە جاری واش هەبوو مانگی 2 جار 3 جار ینی بەلای کەم ئاهاتە ژوورەوە چیانە کرد ئەیان کێشە هەر لە ژوورەوە کڕین و فرۆشتنیشان پێوە لە سوچ و پەناوشتەوە بخۆم نەمەبین بەڵام باسییانە کرد لە سوچ و پەنایان کێشە بۆ نمونە جاری وا هەبوو پیاو هەبوو خێزانی ئاهات بۆ مشاهدەی بە دزیەوە خێزانەکەیانی ژنەکەی ئەیدا بە مدیر قاعەکان بۆ تەوزیعکردن و فرۆشتنی لەناو قاعهێنا بۆ هاوسەرەکەی بەڵێ پێدا کامێرەیتیان نەبوو ژوورەکانی ئێوە قاعەکان خۆی ئەبێتیای بێت ئەوە قانونە باشە بەڵامتیای نەبوو بە هیچ جۆرێک زۆر سەرنجمی ئەم باشت ئەم هەموو شتە ڕوو ئەیاتایە پێشتیش باسم کرد بۆت لەسەر ئەوەی کە هەنێک کەسێ پەردەیان دانا لەسەر قەربێ لەو شتەکان مادی هۆشبەیان تیا کەشە کاری نەشایان تیا کرد کەسیش قسەیان لەگەڵ ناکرد هیچیان ناوەیان بۆ وایە چی کامێراشی تیان نەبوو ینی ئاسانی یارمەتی دەریان بوون بە پرسی قاعەکان یارمەتی دەری ئەو دەستڕۆشتوانی ناو قاعەکان هەمووی وابوویان هەنێکی کەمکە هەنێکی تیا بوو خۆ هەموو کەس گوندە نییە بەڵام بۆ نمونە لە قاعەیەکا بوو من کە باسم کرد 35 نەفەری تیا بوو بەلای کەم دوانی گوندە بوو دوانی دیار بوو کە دەستی ئەڕوا هەم لە سژنەکە هەم لە دەرەوەش ئەتر بەلایانی مادی بێت لایەنی شتی تر بێت هەر چۆنێک بێت ئیشی خۆیان نەکرد کاک ئەحسان ئەگەر گوێبیستی ئەو شاید حاڵە بووی کە باسی کۆمەڵێک خاڵی کرد ئەگەر خاڵ بە خاڵ ئەگەر تێبینیە کرد لەسەر قسەکانی نییە خاڵ بە خاڵ باسی ئەو حاڵەتاناکەین کە ئەم باسی کردووە جگە لەم لەگەڵ چەند کەسێکی تریشە چەند هەم لە کاتی سەردانم بۆ زیندانەکە بۆ پێی کە پارێزەرین و هەمان بۆ لە پێشووتر بۆ ئێستاش هەم لەگەڵ بۆ ئەم بەرنمەیەش بە تایبەت لەگەڵ چەند کەسێکا کە پێشتر لە زیندانەکانی هەرێمی کوردستان بوون زیاد لە 2 کەس من 3 کەس و 4 کەس قسەم کردووە ئەم خاڵانەی کە باس کراوە کە ڕێکخراوەکانیش بە هەمان شێوە لە راپۆرتی ساڵانەیانە باسییان کردووە لێرە ئەو خاڵانە باسەکەین یەکەم شت کە هەم کاک زیاش ئاماژەی پێکرد هەم ئەو شاید حاڵش ئاماژەی پێکرد ئەم قەرەباڵغیەی ناو سجنەکەیە ئەمە بۆچی تا ئێستا کۆنتترۆل نەکراوە ئێمە لە بەداخۆ بنی تحتی هەرێمی کوردستان لە 2010 بینا بۆ چاکسازەکان دروست نەکراوە ئەوەی کە هەیە ئەو سێ بینایە لە هەر سێ گەورانی سلێمانی هەولێر دۆک لە ساڵی 2010 دروست کراوە و بیناکان بۆ 910 کەس دروست کراوە بەڵام ئێستا ئەمە 90 قاعەیە ئەوانە ئێستا 1600 تایە لە سلێمانی لە دهۆک 1400 تێدایە لە هەولێر 2050 کەستایە ئەمە ڕێژەی بەداخۆ ڕێژەی تاوان ساڵ بە ساڵ لە 2010 بەملاوە زیاد بووە ئەمەش کۆمەڵی هۆکارن هۆکارەکان یەکەم کرانەوەی هەرێمی کوردستان بە ڕووی دنیای دەرەوە وڵاتانی ئەقلیم وانە دووەم هۆکاری ئابووریە و بەتاڵەیە و بێکاری ئەوانە بەداخۆ سێم بابەتی سوشیال میدیا و ئەوانی کە ئێستا هەیە خیانی زەوجی یعنی تەلەفۆنات و ئەو دنیای کە تەکنۆلۆژیا هۆکارێکی ترە بۆ ئەو بابەتانە و بۆتە هۆی هەڵوەشانەوەی خێزان و گرفتەکان زیندانەکانی قەرەباڵغ کرد بابەتەکانی کۆمەڵایەتی باشە کارمان لەسەرەوە کردووە پلانی ئەم ساڵمان بۆ تەمان ئەمە بۆ کەمکردنەوەی ڕێژەی ئەو بابەتە ئێمە دووسێ هەنگاومان کردە بەری هەنگاوی یەکەمان ئەوەیە کە چاکسازی تر بکەینەوە لە شوێنانی تر بۆ کەمکردنەوەی فشار لەسەر بۆ ئەم هەنگاوە ئێستا وا لە گەرمیان لە خۆناغی نۆژەنکردنەوەیەوە ئیشەڵا لە بەهارە 500 کەس لەوانی سلێمانی ئەگوازینەوە بۆ گەرمیان کە خەڵکی پێگەی جوگرافی خۆیان خەڵکی گەرمیان بڵێ
و لە هەولێر لە ژنان و مناڵانی هەولێر بەداخۆ بیناکانیان کۆنە ئی ساڵەکانی هەفتایە ئەو بینایانە ئێستا لە هەولێر دەستمان پێ کردووە بیناکە لە جێبەجێکردنایە لە 168 تەواو بۆ بیناکە زۆر باش ئەوەی هەولێر ژنان و مناڵان کە قەڵەباڵغترین لە ناو هەموو بینەکان لەنا هەموو چاکسازەکان چاکسازی ژنان بۆ ئەم ساڵ پلانمان هەیە لە سلێمانی و لە دهۆک زەوی ماوە گرتووە و ئیشەڵا ئەمانە هەمووی چەنی فەکری زەمەنی چەنی پێچێت کە ئەم حاڵەتەی کە باسەکرێ حەلە بێت فەتری زەمەنی بوون من ئێستا ئێمە لە سلێمانی 100 کەسمان هەیە لە چاکسازی ژنان و مناڵان 112 کەسمانی و بیناکە بۆ 100 کەس دروستکراوە باشە یعنی ئەو قەڵەباڵغی کێشەیەکی وانی ئەمیان باشە لە دهۆک بیناکە بۆ 100 کەس دروستکراوە 117 کەسی تایە باشە بەڵام لە هەولێر بەڵام لە هەولێر بیناکە هەر بواە بۆ 100 کەس دروستکراوە بەڵام ئێستا 380 کەسی تایە ئەمە گرفتەکەیە باشە بۆیە گرفتەکە لێوە دەستمان پێکرد گەورانی سلێمانیش ئەمە گرفتەکە لێوە دەستمان پێکرد بۆ ژنان و مناڵان و ئێستا لە هەولێر دەستمان پێکرد و ژنان و مناڵان بیناکەیان لە جێبەجێکردنە 160 بیناکە تەواو بووە بینە سەر گەورانەکان ئەمە تەمان ئەمە بینا وتمان ئەوەی یەکەم شار کەمەکەینەوە لە شوێنەکانتە چاکسازیەکەینەوە پلانی دووەممان بۆ ئەم ساڵ و پرۆژەی لێبوردنی گشتیمان هەیە ئێمە کارمان لەسەرەوە کردووە پرۆژەکە و ڕاپۆرتی یادداشتی خۆمان داوەتە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بە سوپاس و قبول کراوە و ئێستا لیژنەیە دروست کراوە لیژنەکە منش ئەندام تێدا و پرۆژەکەمان تەواو کردووە بەداخەوە پەرلەمان لە ماوەی ڕابردوودا هەڵوەشایەوە نەماتوانی کارەکان بکەین کەوتینە فەراغی دەستوریەوە و ئێستا پەرلەمانی کوردستان ئینشەڵا بە هیواین لە چەند ڕۆژی داهاتووە بکەوێتە کار و بۆی بتوانین ئێمە یەکەم پرۆژه یاسا ئەوواکەین کە لێبوردنی گشتی زەختێکی زۆر لەسەر زەختێکی زۆر ئێمە من بەپی ئەو تەقدیراتی ئێمە کردومان ئەوانی کە استثناشەکرێن ئەو هێنانە کۆمەڵی لێ بەدەرەکرێن لە 1600 بۆ 1800 کەس ئازا دەکرێت قورسایی لەسەر هەرێمی کوردستان نامێنێ بکات زۆر باشە کاک زییا پرسیارێکە کەم جەنابتان لەو فترەیەی کە سەرۆکی دەستەی مافی مرۆڤی هەرێمی کوردستان بوون دەستان ئەگەشتە هەموو زیندانەکانی هەرێمی کوردستان ئەتانتوانی بەڵێ ئێمە وەکو لە دەستە و هەتا ئێستاش ئەم ڕێکارە بەردەوامە بەشێک هەیە بە ناوی زیندان و مراقەوە چاودێری زیندانیەکان کە بەڕێوەبەرایەتیەکە سەر بە بەڕێوەبەرەی گشتی یاسا و مافی مرۆڤە و بە بەردەوامی چاودێری زیندانیەکانیان دەکرد چی لە هەولێر چی لە سلێمانی چی لە دهۆک و هەروەها نەک بەس چاکسازی بەلکو لە گرتوخانەکانیش و هەروەها لە گرتوخانەکانی ئاساییش لە شار و شارۆچکەکانی تر وەکو ڕانیا کەلار و هەروەها سۆران و ئاکرێ ئەمە بە بەردەوامی راپۆرتیشیان ئەنارد بەڵێ بە راپۆرتەکانیان زۆر کەم و کووری هەبوو و ئێمە و چەند جاریش ساڵانە ئەگەر نەڵێم هەر 6 مانگ جارێک بەڵام ساڵانە جارێک هەر بە خۆمەوە لەگەڵ ستاف و بە وەفدێکی کاملەوە سەردانی ئەم شوێنانم کردووە بە کاملی گشتی سەردانی داواکاری گشتیم کردیە سەردانی ئەنجومەنی دادوەریمان کردیە بۆ سەردانی وزارەتی کاروباری کۆمەڵایەتی چونکە بە خۆتە نەزانن چاکسازیەکان سەر بەوانەیە سەردانی وزارەتی ناوخۆ بۆ گرتوخانەکان ئەو کەموکوڕیەکە هەیان بووە ئەو شێوەی کە بە پێی ستاندەر نییە ئێمە باسمان دەکردەوە بە بەراپۆرت بە سوپاسەوە هەندێک شت بە پێی توانایان دەیان کرد و هەندێک شتیش کەماوە ئەویش کە زۆر باشە کاک زییا مادام جەنابتان دەستان گەشتووەتە هەموو کونجی زیندانەکان و ئەو شوێنانی کە زیندانی لێ حەزەکەم پرسیاری ئەوەت لێ بکەم زۆرترین پێشێلکاری هوکاری نەخوازرا و شتێک کە دژی بنەماکانی مافی مرۆڤ بوو بێت لە زیندانەکانە بەراپۆرت بۆ ئێوە هاتبێت و تۆمار کرابێت زۆرترین حاڵەت چی بووە و لەکوێ بووە؟
لەکوێ بووە زۆرترین حالەت کە پیشێرکاری تێدایە یاخۆ بڵێن سیستمەکە بەڕەوایی نەیان کردووە و کێشەی زۆرە لە گرتوخانەکانە لەبەرەوەی لە گرتوخانەکان پێویستە ڕێکارێکی تایبەت بگیرێ هەر لە کاتێک کە کابرا بەسەر دەبن لە بەپێی ئەمری قاقەبس اینجا لە پێ بە پۆلیس تحقیقی لەگەڵ دەکرێت اینجا محکەمەی تحقیق ئەوە مەفروزە بە 6 مانگ ئەو کابرایە کەیسەکەی یەکلا بکرێتەوە و حکم بدرێتن چونکە ئەو کابرایە لە ناو گرتوخانە بخۆتە نەزانن وەکو چاکسازی نییە زۆر شت هەیەکەوە پێی وەزعەکە ڕەنگە هەندە جاریش بخۆتە نەزانن لە لێکۆڵینەوە و لە تحقیق بەعزە حالەتە لە لای ئێمەش تۆمار کرا و ئەو ئەفسەرانە و ئەو پۆلیسانێک کە ئەنجامیاندا بوو سزادرابوون ئەویش ئەوە بووکەوە لێدان و بەعزە حالەتێکی یعنی گونجاو نییەوە لەگەڵ بنەمایەکانی مافی مرۆڤ ئەو بەعزە حالەتە چیە؟ کاکزیا یەک پرسیار لە جەنابتانەکان کێشە زیاترە اینجا لە چاکسازیەکانی ژنان و ناوجوانان بەڕاستی کێشەکە لەوێ زۆر زۆرە و بە تایبەتی لە شاری هەولێر و لەبەر ئەوەی ئەم شوێنە زۆر خراپە و خەلکانێکی زۆر لە ئافرەت لە ناو شوێنێکی بچووک لەو کاتێک کە ئێمە بووین ئێمە کێشەمان هەبووکەوە ئەوانەی کە چاودێری ژنەکان دەکەن پێویستە ئافرەت بی ڕێژەی ئافرەت کەم بووە و ئەزانن ئێستا زیادیان کردووە ئەو مناڵە بچووکانە کە لەگەڵ دایکەکەیانە کە مەحکومە ئەم مناڵە لە 1 ساڵ و هەتا 3 ساڵ و 4 ساڵ بەڕاستی ئەمە غەدرێکی گەورە لەسەر مافی منداڵ دەکرا کە گوناحی چییە ئەمە لە ناو ئەم زیندانە بەخێو بکرێتن و پێویستە بەعزە شوێنێکی تایبەتی بۆ بکرێ ئەویش ئێمە هەوڵماندا لەگەڵ یونیسف و لەگەڵ هەندەگڕێخراوی نێودەوڵەتی کابینە و شتمانینە بۆ ئەوەی لە بەیانی هەتا شەوێ لەوێ چاودێری بکرێن و خەلکانێک هەبن وەکو بڵێن لەگەڵ ئەو مناڵە بن تەنها لە کاتی خەو واروە بەعزەک دایگەیە شیردەرە یاخۆ مناڵەکەی پێویستی بە حەفازەیە یان هەر بەخۆی ئافرەتەکە بەخۆتان نەزانن پێویستی بە بەعزە مەسائیلی تایبەتی ئەوانە تەرخان نەکرابوو ئێستاەوە ئەزانم تۆزەک باشترە بەڵام زۆر باشە کاکزیا ببوورە وەڵامەوە بدۆستێنم باسی ئەوەت جگە لە شوێن جگە لەو تعزیب و شوێنی کە جەنابت باست کرد تەسنیف نەدەکرا ما بینی تەمەنەکانیان یعنی بەخۆتە نەزانن بە پێی یاسایی لەناو هەرێمی کوردستان مناڵ لە 11 ساڵی ئەگەر تاوانێکی ئەنجامدا قابلی حکومدانە و دەچیتە حکم دەدرێ و لەوێوە لە 11 ساڵی هەیە هەتا کەمتر لە 18 ساڵ ئەوانە نابی تێکەڵاو بن لە ناو یەک قاعەیە ئەبێ کامێرەی چاودێری هەبیتن ئەبێ ئەمانە پۆلین بکرێن ئەوە بەپێی تەمەن جگە لەوەی بەپێی ئەوەی کەوە جۆری تاوانەکەی بۆیە ئێمە پیشنیارمان کردووە بەڕێی کەناڵەکەتان ئێستا بانگەوازە ئێمە پێویستمان بە یاسایەکە کە زۆر لەم حالەتانە کەم دەکرێتن ئەویش عقوبات بەدیلە یعنی مناڵێکی 16 ساڵی بە جەریمەیەکی یاخو بە تاوانێکی لە مرور لە هاتوچوو ناو سەیارەیەکی وەرگرتیە بێ ئیجازە حکم دەدرێت 2 مانگ 3 مانگ دەیبەنە ئەم شوێنانە قاتلی تایە تریاکخۆری تایە یعنی بەعزە خەلکانێکن کەوە بۆ ئەوەی ئەمە چاکسازی بۆ ئەو مناڵە بکرێ ئەم کابرایە دەرەچێ بە تاوانێکی تر ئەنجام ئەدا بۆیە ئێمە ئەبێ وریاتر بین و پێویستە یاسای چاکسازی و ڕێنماییەکانی چاکسازی لە وزارەتی کاروباری کۆمەڵایەتی پێداچوونەوەیەکی تری بۆ بکرێتن ڕێگایەکی تری بۆ ببیندرێ بڵێ ئێستا ڕەوشەکە هەندێک باشترە بەڵام بەپێی پێوەری نێودەوڵەتی و بەپێی قەواعیدی ماندێلا کە ئەمە هەموو دەوڵەتەکان کەوا پێیان واژوو کرایە پێویستە ئێمە ئەم کابرایە فعلەن بین ڕێکاری چاکسازی لەگەری ئەنجام بدەیت چونکە ئەوەی کە حکم دەدرێ ڕاستە تا عقوبەکەی خۆی وەرگرتیە بەڵام لەوێ ئەنجامدانی عقوبە نییە ئەمە ئەنجامدانی چاکسازیە بۆ ئەوەی ئەو کابرای بیگەڕێنەوە بۆ بەڵام ئەوەی کە لە بەعزە شوێن دەکرێتن ئەم کابرا کە حکمی وەرگرت لەوێش بە سزا دادەنرێ لۆ خۆی وەکو هەست دەکاتنکەوە لێرە سزادراوە و تەقبولی چاکسازی ناکاتن جگە لەوەی کە سیستمی چاکسازی کەم و کوڕیەکی تێدایە پێویستە هەندێک خەلکانێکی پسپۆر
ئەوانەی کە لە دەروون زۆر باشە کاکسیا بێگومان دواترە گەڕێمەوە لای جەنابەت کۆمەڵێ پرسیتر هەیە حەزەکەم لەگەڵ جەنابتان باسی بکەین کاک ئەحسان کۆمەڵێک حاڵەت هەیە کە لە ڕاگەیانەکان لە ڕێکخراوەکان ئەو ڕێکخراوانەی بەتایبەت کە راپۆرتی ساڵانیان و سەردانی زیندانەکان بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستانەکەن هەروەها بەپێی ئەو زانیاریانەی کە منیش چەند ڕۆژێکە بە دوواداچوونم بۆ بابەتە کردووە و لەگەڵ کۆمەڵێک کەسا قسەم کردووە کە هەم خۆیان پێشتر لە زیندانەکان من هەم ئێستاش ئەکرێتیان بۆ بێت کە لە زیندانەکان و قسەیان کردبێت چەند حاڵەتێک باس کراوە جگە لەو مەساحەی شوێنەی کە باسمان کرد جگە لەوەی کە کێشەی مناڵ و ژنان و ئەو بابەتانە باسمان کرد هەستەکەم ئەمانە تۆزێک لە چاکسازیەکانە لە ئێستاە چارەسەر کراوە ئەگەر تێبینیە کرد لەگەڵ لەسەر قسەکانی کاکزیانە بێ حەزەکەم خاڵ بە خاڵ باسی ئەو تێبینی دێ لەسەر قسەکانی کاکزیان فەرموو سەبارەت بە ئەوەی کە گرتوخانەکان ئەوە هیچ پەیوەندی بە ئێمە نیە بەڕاستی دوای ئەوەی حکومە درێنەوانە کاکزیا باسی کرد دێن لا ئێمە ئێستا من لەوەتی دەست بەکار بوومەوانە تقریبان 2 ساڵ نیوانە دەرگای هەموو چاکسازەکان بەڕووی هەموو ڕێکخراوەکانی نێودەوڵەتی و مافی مرۆڤ و دەستەی مافی مرۆڤ و ڕێکخراوەکانی مجتەماعی مەدەنی کردوتەوە و چەندێک جارێ بۆیان هەیە ڕێکخراوەکان بێننە و چاکسازەکان دقەی بۆیان هەیە هەموو ساعات بەڵام من بەش هەیە قاعە هەیە لە نێو چاکسازیە کە ئەڵێت تا ئێستا من بۆ نزیکەی 3 ساڵە لەوێم ڕێکخراوم نەبینیوە زیندانی کراو هەیە لە نێو چاکسازیاڵە قسەی لەگەڵ ئێمەیان نەکردووە ئەیە چنە کوێچیەکەن لەگەڵ بوو خۆیان دێن ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دەستی مافی مرۆڤ هەرێمی کوردستان ئەچن قاع بە قاعاگەڕێن باشە قاعاگەڕێن ناگەڕێن ئەو خۆیان نزانن بەڵام ئەمە ئاساییە مثلەن چەند شوێنێک ببین و چەند شوێنێک قاعەکان زۆرە 90 قاعەیە یعنی ئەو 90 قاعەیە ئەوان ڕەنگە ڕۆژانە مثلەن 2 مانگ جارێ دێن یا مانگی جارێ نییە کۆیان بکەنەوە شتێک ناتوانین کۆیان بکەین چونکە من ئەوەی پێتان بڵێم بەڕاستی تەسنیفم کردووە تەسنیفەکان ئەوەیە کە لە هەموو چاکسازەکان قەتڵ جیایە ئیرهاب جیایە و مادەی مخدرات جیایە ناو مخدراتەکە بازرگان و ئێستا و کاکزیاش باسی ئەوەی کرد ئێستا لە ئێستا لە چاکسازەکانە تەسنیفی مخدرات 26 و 30 و 25 ئەوانە کراوە مثلەن بەبەستم بازرگانی و متعاتی هەمووی متعاتی و بازرگانی ئیستا یەکتریش نابینن بۆ معلومات ئەم بابەتەی کە باسەکرێت کە کڕین و فرۆشتن و کێشان لە ناو چاکسازیە لە زیندانەکانی تریشا من جەنابەت لێرەی بۆیە باسی چاکسازیەکەکەم ئێستا لە چی حاڵەتێک من لای ئێمە بە هیچ شێوەیە تا ئێستا یەک کەیسم لەبەردەست نییە بۆی مەسەن کەسی هەبێ لەو بابەتە لە ڕابردووە ڕەنگە هەبوویە بەڵام ئێستا کۆمەڵ ڕێکارمانداناوە یەک لەو ڕێکارانە کە ئێمە زیاتر بەداخەوە ئەوانی کە سوکاریان هاتچۆکەن بۆ مواجهە دێن بلایەن ئەوانە 1-2 حاڵەتمان هەبوو گرتمان و ئیحالی محکەمەمان کرد و ئێستا لە لێکۆڵینەوە لە دادگاکانن بۆ ئیحالەی ئەگەر ئێستا پێت بڵێم کاگەحسان ئێستا پێت بڵێم زیندان هەیە لەسەر مادەی هۆشبەر لە ژوورەوەیە لە ڕێی خێزانەکەیەوە مادەی بۆیەکە ناو زیندانەکە باس لەوە ئەکرێت کە لە ڕێگەی بەرپرسەکانی ناو زیندانەکەەوە ئاسانکاری بۆ کەسان ئەکرێت ئەمان پێیان نەفرۆشن ئەوەش بباس من ئەمێ لە ماوەی ئەم 5-6 مانگەی ڕابردووە کۆمەڵی خەڵک هەوڵیاندا لە بابەتە بکەن دوای ئەوەی ئێمە تەفتیش و بابەتەکانمان تون کردەوە تەسنیفمان کرد ئێستا کۆمەڵی ڕێکاری ترمان گرتوتە بەر بە بەردەوامی کەسەکانە گۆڕین شوێنەکانە گۆڕین مەبەستت مراقبی قاعەکان ئەمە یەکێک لە خاڵە باشەکانە و پاسەوانەکانیشمان گۆڕین بە بەردەوامی و ئێستا لەسەر ئەو کەیسانە کۆمەڵی خەڵکمان داوەتە دادگا ئەوەی کە موبایلی بردوۆتە ژوورەوە یان هەر کارمەندێک هەوڵی دابێ لە ماوەی ڕابردوودا 9 کەس زیاد لە 9 کەس لە هەولێر دووەکیش 14 کەسمان هەواڵی دادگا کردووە لەسەر و بابەتە ئەوە بابەتی دووەم منداڵ ناو چاکسازەکان ئێمە هەتا 3 ساڵ بەپی قانونی ڕعای ئەحداسی عێراقی بۆیان هەیە ناو چاکسازەکان لەگەڵ دایکیان جیان نەکرێنەوە بەڵام هەمانە ئێستا خەڵکی چینە و مادەکەی تیرۆر بووە ئێستا حکومەکەی تەواو بووە مناڵەکان 5 مناڵی هەیە لەگەڵی لە هەولێر مناڵەکانی گەیشتونەتە 12 ساڵان بچووکەکەیان 5 ساڵە نە چین وەرێگرێتەوە من ئێوە بینێرمەوە بۆ ئەوێ و نە شێڵتەرەکان وەرێگرن ڕاستی لا ئێمە بۆتە بار وەرینا شێڵتەرەکان وەری ناگرنەوە هیچ ئەولیاتێکی هیچ مناڵەکان وەرناگرنیان خۆی و مناڵەکانی ئازاد هیچ هینی نما حکمی نەماوە لا ئێمە باشە تەنها وەک ئەوەندە خەدەمات و یارمەتی لە ڕووی ئینسانی یارمەتیەوە
ناچێت شوێنی نیە کەس ناناسێ و وڵاتێکی خۆشی وەری ناگرێتەوە ئەو بۆتە بار بەسەر ئێمەوە ئەوەیەکێ لە حاڵەتە دەگمەنەکانە وایە ئەوە دەگمەنەکانە سیانمان هەیە یەکمان خەڵک دوانی چینیەویان ئەمریکای جنوبیە زۆر باشە ئەوە دووەم سەبارەت بۆ قەڵەباڵغی هەولێر ئەوە باسم کرد کە شوێنمان بینامان وە بۆ ئەکەن لە هەولێر 16 بیناگەتەوە بووە زۆر باشە هەموو ئەو بابەتانەمان مناڵەکان لە زیندانەکان لە نەوجوانەکان تەسنیفان کردووە 11 ساڵ بۆ 15 ساڵ تەسنیفان کردووە باشە لە 15 بۆ 18 تەسنیفمان کردووە زۆر باشە با بدۆسێنم کار لە 18 بۆ 22 جاما کردو هەموویمان زۆر باشە گوێت لە ئاوتەی هەرچەند حەقی کاکزیاشە کە بچمەوە لای ئەو بەڵام ئێستا من بابەتی تر هەبوو کە و ڕژانی کە من ئێستا ئیشمان سەری کردووە کردمانتە پرۆژه یاسا دوو پرۆژه یاسامان هەیە ئێستا حازرە یاسای چاکسازی پرۆژه یاساکەمان حاضر کردووە ئەنجومەنی شوراشتەوە بۆ ئێستا لە ئەنجومەنی وەزیران چاوەڕێی پەرلەمان بووین بەداخەوە پەرلەمان کۆمەڵێک یاسای لە ئێمە ئەوە کرد کە بۆتە گرفتێک گەورە بمان دووەم یاسای عقوبات بەدیلە سزای جێگرەوە ئەو سزای جێگرەوە ئێمە پرۆژه یاساکەمان تەواو کردووە و خۆم نردومە لە ئەنجومەنی شورایە بۆی مناقەشە بکرێ و خۆم سەردانی ڕئیسی ئەنجومەنی دادوەری هەرێمی کوردستانم کردووە و قەناعەتم پێوتی یا چەندێک قورسە تەطبیقکردنی بەڵام ببێتە یاسا من جێبەجێکم چکە زیاتر ئەوانە بۆ جونحە بۆ کەتنە بۆ جینایە نییە لەبەرەوەی مەسەن ژنێک تاوانێک کا یا دزیەکی بچووک کاشتێرەوە بابەتە ئەوانە پێویست ناکە یان بۆ نمونە بینێری بۆ شارەوانی دوومان خزمەت کە یا بینێری بۆ مرور لە جێ مرور خزمەت کە یا بینێری بۆ خستخانەکان ئەمانە عقوباتی بەدیلن ئەوانە پێشنیارکراوەکان کارمان سەری کردووە زۆر باشە ئەو خاڵەی کە باسمان لە تەصنیفکردنی تەمەنەکان کرد قانون بەم شێوەیە دایناوە بەڵام هەنێک جار کێشە دروستە بێت ئەو شاید حاڵەی کە گوێمان لێ بوو باسی لەوە کرد سەلەنوتی کاری نەشیا و گەنجی تایە ئەمە یەکەم جار نییە کە من و تۆ گوێمان لێ ئەبە یەکەم کەسیش نییە کە باسیە کات لە نێو زیندانەکانە باس لە ئەنجامدانی کاری نەشیاو ئەکرێت با تەواوی کەم هەم لە نێو خودی خۆیانە ئەمە ئەگەر خەلەلی شخصی بێت خەلەلی ئەو شوێنەشە باشە بۆ کامێرای چاودێری لە هەموو قاعەکانە وجودی نەبێت بۆ ئەوەی ئەگەر کەسێک ئینسان تەبعی ئینسان وایە زۆر جار کۆنتترۆلی خۆی پێ ناکرێت بۆ ئەو شتانەی کە قەدەغەیە هەم لە ڕووی یاساوە هەم لە ڕووی دینەوە هەم بۆ شخصیاتی خۆشی بەڵام هەر کەسێک کە هەز بکات چاودێریەکی هەیە ئەو کاتە تەسەورەکەم نەتوانێت ئەو جەریمەیە ئەنجام بدات دووەم هەم لەلایەن بەرپرسانی نێو زیندانەکانەوە بازەواکرێت کە ینی من بەڵگەم هەیە کە لەلایەن ناوی منسەبەکەی نایەنم بەڵام لە نێو زیندانەکانە ئاڵوگۆڕ بەو گەنجانە بە شەبابەکان کراوە بە ویستی کەسەکان لە قاعەیەکەوە بۆ قاعەیەکی تر حتممە نەمە لە بەرامبەرە ئەو بەرپرسە شتێکی وەرگرتووە بەبێ بەرامبەرم کاری نەکردووە ئەمە یەکەم جار نییە من گوێم لێ ئەبێت و یەکەم بێگومان یەکەم جاریش نییە کە جەنابەت گوێت لێ ئەبێت ئەمە بۆ حەل ناکرێ مەسەلەن بۆ من کوڕێکی منیان کوڕێکی تۆ مەسەلەن لەسەر تاوانێکە چێتە ژوورەوە بۆ دواتر بەکاری نەشیا و ئەنجامدانی مەسەلەن جەریمەیەکی خراپتر ئەفێر بێت و بێتە دەرەوە سەبارەت بوو بابەتە ئێمە من ڕەنگە بەداداچوون نەکردوێ بۆ ئێستا ئەمە ئەبووی تۆ باسی ڕەنگە پێش ساڵ و دو ساڵ بیستە بێت بەڵام ئێستا لە ناو هەموو ژوورەکانی نەوجوانان چوار کامیری چاودێری هەیە هەمووی چوار کامیری چاودێریمان هەیە ئێستا هەمووی لەژێ مراقبەیە شوێنی کۆنتترۆلی مراقبەشە ئەتوانی شوێنەکەم پێ بڵی و ئێستا ئیجراتەکەم لە گەورەکانی شاکامێری چاودێری لە هەموو قاعەکانە هەیە لە هەموو قاعەکانە ئێستا لە نەوجوانان لە ئەوەی کە لە 11 بۆ 15 لە 15 بۆ 18 بۆ 22 هەمووی کامیری چاودێری لە گەورەکانە هەیە بڵێ لە گەورەکانە کاری نەشیا و لە قاعەکانە ئەنجام دراوە پەردە لەسەر قەڕەوێڵەکان لە بینی قەڕەوێڵەکانە پەردە دروست کراوە لە یەکێک لە زیندانەکانی هەرێمی کوردستان باشە ئەوە بە هیچ شێوەیە تا ئێستەکەی سیوان پێ نەگەیشتووە ئەگەر بڵێم لە چاکسازەکان هەیە لیژنەی متابعەمان هەیە و پێشم خۆشە بمدەیتێ دوای بۆی متابعە بکەم و ئیجراعاتی پێویست بکەم ئەوە بابەتێ بوو کامیری چاودێریماندانەوە شوێنە بێ کاگەحسان کامیری چاودێریتیانە بێ وایە بە هیچ شێوەیە ئێمە قبولمان نییە و ئیجراعاتی توندی شەکەم بەرامبەرەوانە و هیچ شوێنێک خۆم چوومە ڕۆژە شوێنەکان گەڕاوم شوێنێک من نبینیوە کە چاودێری کامێریتیانە بێت گەورەکان بەشی گەورەکان نەک گەنجەکان مەسەلەن خوار 15 ساڵ و 18 ساڵنا ئەوانی تر بەشەکانی تر چاودێری چاکسازی گەوران
هەموو قاعەکان کامێرای تایە؟ ئێمە لە زۆربەی قاعەکانە گەوران تازە واخەریکین، بەڵام لە ژنان و مناڵان و ئەوانە نەوجوانان هەمووی کامری گرنگە لە هەر هەمووی هەبێت هەمووی کامری چاودێری حاڵەتی کە باس کراوە مناڵ و ژنان و مناڵە هەمووی چاودێری تایە. باشە ژنان و مناڵان نا بڵێ لە هەمووی تایە، بەڵام لە گەوران بەڕاستیەکەی وا تاز دەستمان پێ کردووە. ئەزانی با من یەک چیرۆکت بۆ باس بکەم، ئەڵێ کەسێک هەیە لە چاکسازی ناوی شوێنەکە نایانم کە هەرێ سلێمانیەیان هەولێرەیان دهۆکە گەنجێکە ئەما یەکێک لە شاید حاڵەکان بۆ منی باس کردووەڵێ و توێتی وەڵڵاهی شەوان ناوێرم بخەوم بە ئیسراحەتی خۆم، ئەترسم کاری نەشیاوم لەگەڵا بکرێت. پێم وتووە بەرپرسی قاعەکەیان چاودێرەکەیان ڕاقیبەکە ئاگادار بکەرەوە، توێتی ئەسڵەن گومانم لەویش هەیە. باشە ئەمە من بۆیە کاگەحسان بۆیە باسی توواهیمە بووە هەندێکی وایە وانە مەسەن پرسیارەکان یاوە ئیدعاءاتی نوعی ئەواکەن. من خۆم بەداچوون بۆ کۆمەڵی خەڵک کرد هەندێک لەو بابەتانە هەندێک شتیان باس کردووانە، بەڵام دوای تحقیق کە خۆم سەرپەرشتیم کرد وە چوومە ژوورەکان بە هیچ شێوەیەشتی لەو بابەتە نییە وە تەحەدایانەکەم ئەگە هەر کەیسی لەو بابەتە هەیە ئەتوانێ بە راپۆرتی بمداتی بۆ ئیجراتی توندی لەسەر بکەم. زۆر باشە ئیجراعات ئەگەر لەوە چێ دڵنیا بە ئەو کامیرەکان بڵێ ئەو کامیرەکان دانراون و ئەوەیش دانرابێ ئەو شوێنانە داێنین دڵنیا بلەوە. زۆر باش. بەڵام ئەوەی ژنان مناڵە ئەوە تاکید بە زۆر باشە دواترە گەڕینەوە بابەتی تر ڕژان نازان باس چی بوو. ئەوەی زۆر باشە تا بیر تەکەوێتەوە ئەچمەوە لای کاکزیە دڵنیا بلەوە کە ئێمە ئیجراعاتەکانمان زۆر تند کردوێتەوە و لیژنەی متابعەمان هەیە ڕۆژانە تەنانەت ڕۆژوە مەسەن لە سلێمانی لە یەک مناڵێ درابوو لیژنەی تحقیم لە هەولێرە نردووە و ئیجراعاتم لەسەر کردووە. زۆر باشە من مجاملە ناکەم کاگەحسان دامەتە محکەمە و ئیجراعاتی توندیشەکەم ئەوانە هەمووی بە مناڵی خۆم ێزانم لەبەرەوە. زۆر باشە دڵنیا بە زۆر مجاملەی جەنابتان ناکەم. من چەند ساڵ پێش ئێستا لە ڕێکخراوەکانە کە کارم کردو و سەردانی سجن و زیندانەکانم کردووە ئێستا بارودۆخەکە گۆڕاوە، ینی شتەکان گۆڕاوە، بەڵام ئێمە ئەمانەوێ ئەو شتە بچووکانش ئەوانش کە باسەکرێن ئەو حاڵەتانەش نەمێنێت. زۆر جاریش ئەو خەڵکانی کە دێن لەو بابەتانە باسەکەن بە ڕاستی پێت بڵێم هەندێکیان ڕاست ناکەن لەبەرەوەی ئەمە بۆ حاڵەتەکەی حاڵەتەکان دێن کۆمەڵی ئیدعاءاتی درۆ یان ئەو بابەتانە باسەکەن کە ئەسڵەن بوونی نییە تەنها یانوێ ڕووی چاکسازیەکان ناشرینکەن و ئێمە هەر کەسێک لەو بابەتە هەر حاڵەتێکەیە من مەمنونیە بم بێت لەوێ راپۆرتەکەم باتێ ناخۆشی نەنووسێ دڵنیا بێ لەوە ئیجراعاتی توندی لەسەرەکەم هەر کەسێ لە هەر مستەوای لە هەر پشت و پەنایەکێ بێ ئیجراعاتێکم بە ڕوانی محکەمەیەکەم بۆ ئیجراعاتی زۆر باشە ئەگەڕێمەوە بەڵام مەجاڵم دە دوای چالاکیەکان خۆم هەموو شتەکان باسەکەم. زۆر باشە کاک ئەزیان لەو ماوەی کە جەنابتان لە دەستەی مافی مرۆڤ بوون هیچ ئەم حاڵەتی کە گوێت لێ بوو من و کاگەحسان باسمان کرد ئەنجامدانی کاری نەشیاو لە ناو زیندانەکان هیچ لەو جۆرە راپۆرتانەتان بۆ هاتووە لەو حاڵەتانە بەرگوێتان کەوتووە لێکۆڵینەوەتان لێ کردووە؟ پێشەوەی جوابی ئەوەت بەمێت حەزەکەم بەس تەنها بە دوواداچوونەکەمێ لەسەر مۆزوعی کامێرا منەمێ بە کاگەحسان بڵێم ڕاستە کە ئەگەر کامێرەتان هەیە ئایا ئەم کامیرەیە تەنها بۆ جوانی دانراوە؟ ئایا بە بەردەوامی کار دەکا؟ ئایا ئەمە ڕەبت کرایە بە مۆنیتەرێک لە ئەگەر مەجالەکەم بدەیت بە مۆنیتەرێک لە ژوورێکی تایبەت اینجا لە هەمووی گرنگتر ئەمانە ئەگەر هەمووی بوونی هەبی هێشتان ئەمە کیفایەت نییە پێویستە 24 ساعەت بە پێی هەر 8 ساعەتی موظفەک فەرمانبەرێک دابنیشی هەر یەکە چەند قاعەیەکی بداتێ چونکە ناتوانانی یەک فەرمانبەر هەموو ئەو قاعانە کۆنتترۆل بکە هەر چوار قاعەیەک مەسەرەن لە بۆ فەرمانبەرێک ئەمانە بخرێتە ناو یەک مۆنیتەر بە ناو یەک هاردێک مراقەبەی بکە و ڕزدی حالەتەکە بکە کاتێک کە ڕزدەکەی کرد تۆماری بکەوە پرێنتی بکاتن هەتا ئێوە بتوانن بە ئاسانی بزانن ئەو کابرایە کە ئەم کارە نەشیاوە یاخۆ هاندانی ئەوەک هەیە بەعزە حالات سەجین بەندکراو هاندانی بەندکراوان دەداتێنی. کاک زیا دواتر ئێمەوە لای جەنابتان کاک ئەحسان ئەگەر تێبینیەکرد نەبێت لەسەر قسەکانی من و کاکین یەک پرسیاری تر باشە فەرموو سەبارەت بۆی کاکزیا من دڵنیای بکەمەوە کامیرەکان هەمووی مراقبن و هەمووی ئیشەکەن و کامیرەی دیجیتاڵی تازن
و خۆم بەبەستی بەردەوام چاودێری لەسەر کامێرەکان بڵێ چاودێری هەیە و تەلەڤیزیۆنی گەورەماندانا ژوورێکی تایبەتی کۆنتترۆلمانداناوە یەک فەرمانبەر نییە سێ فەرمانبەر بە بەردەوامی لەسەرین و سێ وەجبە ینی نۆ فەرمانبەر متابعی بابەتەکانەکەن زۆر باش و خەلەلمان گرتووە و ئیجراچمان کردووە خەلەکانی کاری نەشیان نەبوو بەڵام شەڕیان کردووانە هیچ کاری نەشیا و تۆمار نەکراوە بە هیچ جۆرە تا ئێستا لە سنووری لەوەتی من هاتووم ئاگادارن کە هەر شوێنێک لە قاعەکانە کامێرەی لێ نەبوو بێت شاید خۆیان ئەزانن کە ئەمە کامێرەی لێ نیە و شتانە بۆیە بە هیچ جۆرێک کەمەناکەم هیچ شوێنێک نەمێنێ بەبێ کامێرەی من هاتووم مراقبەی خۆم مراقباکەم خۆمەچمە شوێنەکان جگە لە جێگاکان پێشتر وەزیری کاروباری کۆمەڵایەتیش هەمان شتی و تووەڵێ تەنانە دەڵێ بە PVC شوێن جیاکراوەتەوە بۆ ئەنجامدانی بەداخۆ من نازانم پێش من ئەوە نازانم پێش من چۆن بۆ ئەوانە بەڵام ئێستا من دڵنیاتەکەمەوە و تحملی ئەو مەسئولیەتە شەکەم کە بە هیچ شێوێ ژووری VIP بۆ هیچ کەسێک نییە و ئەوەی کە جیاکراوەتەوە تایبەتن بۆمانداناوە تایبەتە بە خلوەی شەرعی شوێن و کاتیاندانرا و بابەتمان بدانا بۆ خێزانەکان یەکتری بینن تەنانەت هەر دوورە لە قاعی سزنەکانیش یعنی ئەوە بۆ خلوەی شەرعیە بۆ جێژوانی خێزانیە کە یەکتری بینن و توانیمان ئەوە لە نسبەی تەلاق لە 100ەوە بیهن 0 بە حکم ئەوەی کە بەرنامەکانمان کۆمەڵی بەرنامەی باشمانداناوە و هەم لە خۆراک و هەم لە تەندروستی و ئێستا من کارم لەسەرەوە کردووە بۆ تقریبا 6 مانگە ڕێساکانی ماندێلا جێبەجێکەین لەوەی کە سکاڵا سندوقی سکاڵامان هەیە لە مەڕەکان و تەلەفۆناتیان هەیە لاپتۆپ و کامیرەی تایبەتم بۆیاندانا و ئێستا لەگەڵ کەسوکاریان بە سکایپ قساکەن تعزیب بە هیچ شێوەیەک نییە و کاری نەشیا و تەلەڤیزیۆنیشەکان بۆ خۆیان زوو ئاگادارم کە سەیری بەرنامەکە ئێمەشیان کردووە بەرنامەکانەکەن و دڵنیا بە ئەو بابەتانە ئەوەی پێویستە ئێمە خۆم بەدادات شتی باش ئەبێت باس بکرێت دەستا خۆش بێ بەڵام ئێمە هاتوین لەسەر ئەو لە هەموو شوێنێکە شتە باشەکان هەیە و دەستخۆشی پێویستە بەڵام ئەو شتانی کە بێگومان ئینسان ئەتوانێت چاکسازی بکە بەڵام کۆنتترۆلکردنی تۆزێ کاتی پێویستە مەسەرەن ئێستا جگە لە ئەم حاڵەتانی کە باسمان کرد لە چاکسازی گەوران لە سەرجەم زیندانەکان بە شێوەیەکی گشتی یەک پرسیار کات ئەحسان لە جەنابتان ژن لە نێو زیندانەکان براوەتە دەرەوە دوای 12 شەو بۆ کاری نەشیا و بەکار هاتووە و لە نێو خودی زیندانەکانە لەلایەن بەرپرسانی زیندانەکانەوە ژنان بۆ کاری نەشیا و بەکار هاتوون چکە بەڕاستی ئێمەش قسە و باسی لەسەرە بەداخەوە ئەوە من دەمێ ئەوە بڵێم و جەنابی وەزیر ڕێی لێگرتم ئەگینا حاکم ناز کاتی خۆی لە ساڵی 1990 ئەو کاتە چاکسازی نەبووە و باسەوەکە بە هیچ جۆرێک ڕێگە بۆ ڕێگە پێدراو نییە کۆمەڵی فلتەراتی هەیە و ئەوانە ئێستا ئەوەی کاکزیا باسی کرد ئێمە بەشی ژنان ماجیاکرێتەوە و هەر ژن مەسئولێتی بە هیچ جۆرێک شتیوانی و کامیری مراقبە هەیە و بەردەوام هەر نەک ئەوە مەسەن ئەگەر ئەوانیش ئەوە بکەن بە 3 فلتەرە ئاچێتە دەرەوە لەبەرەوە ڕێگە پێدراو نییە لە قاعەیەک و بە قاعەتر ئیلا بە موافقە نەبێ کەس ناتوانێت بڕاوە ئەوەی باسی کرد حاکم ناز کاتی خۆی من بە جنابی وەزیرم وت من پێم خۆشە لەسەری داوا لەسەر تەجیل کەم و ئیجراعاتم کەم لەسەری و بۆیە دیار بوو بە بابەتەکەی وتی کۆن بۆ من ئەمە باس کۆنەکەم باسی سەم نەکردووانە و ئێستا من تحمل مەسئولیەتێکم دڵنیا بلەوە هیچ کاتێکیش بەرپرس لە دەرەوە نابرێنە نێو زیندانەکانەوە بۆ لای ژنان هیچ بەرپرسێک لای ئێمە نییە ئەوەی کە دێتە لای ئێمە هەموو بە کامیری مراقبە دێ و ئەوەی کە دێ بە موافقەی ئێمە یا بە موافقەی مدیرەکە دێ و ئەم مدیرەکانمان دڵنیان بیان زۆر کەم ماوە کاک ئەحسان ئەزانم حەستە کرد مەسەلەن ئەو چاکسازیانەی کە جەنابتان لە کاتی خۆتانە ئەنجامتان داوە باسی بکەن بەڵام یەک شتی تر حەزەکەم باس بکەم بێگومانەگە دەرفەت هەبوو تۆش ئەوانی تر باس بکەم ئەو حاڵەتی کە ئەو شاید حاڵە باسی کرد ئەمە زۆر جار لە فیلمەکانە ئێمە بینی ومانە و لە واقعیشا بێگومان هەیە لە ناو هەموو بەشەکانە لە هەموو قاعەکانە ئاڵێن کەسێک لە بەشێکی زۆر ناتوانین بڵین هەمووی کەسێک خۆی کردووە بە توزانم بەڵێ خۆی کردو بە هەموو شتێک ئەڵێ جلیان پێ ئەشوات ئیشیان پێ ئەکاتەنانێت من لە گەڵێت لەوانی کە تەلەفۆنم لەگەڵ کردو قسەی کرد ئەڵێ کەسێکی لێ لە فلان قاعە وای لێ هاتووە ئەڵێ گەنجێکمان لایە ماگانە 30,000 بۆیەت بۆ ئەها بۆ گیرفانی خۆی و ئەوی پێبێ ئەڵێ و پارێشی لێ وەرەگرێت
هەموو شتێکەکە ئەڵێت یەک دوو جاریش بینیومە لە گەنجەکەی بردوێتە ئەو دیوی پەردەکەەوە کە ئەو پەردەیەکەوتم دروستیە کردووە یعنی ئەمە ئەکرێت لە نێو ئەو هەموو زەبط و ڕەبتەیە کەسێک هەبێ ئاوا سەڵاحیات و سوڵتەی هەبێ و مامەڵە بۆ چەند کەسەوە بکات بڵێ من ئێستا بۆ ئەو بابەتەش کۆمەڵێک ڕێکارمان گرتوتە بەر مراقب عام و مراقبی قاعەکانمان نێهێشتووە ئەمڕۆ لە سلێمانی بە هەموو مراقبەکانمان گۆڕیوە و کارمان لەسەرەوە کردو بۆی دەستی جارێکیان گۆڕن بە بەردەوامی ئەوە من هاتووم لەوەتی من هاتووم بە بەردەوامی یان گۆڕین و ئەمە یەک دوو ئەوەی بابەتی کە ئەوڵی کە پارە ئەوانە ئێمە لە هەولێر دەستمان بەوە کردووە کە بە هیچ شێوەیە تر پارە نێتە ناو چاکسازەکان و ئەو پارێش کە دێتە ناو چاکسازەکان هەتا ئێستا مۆزەفێکی تایبەتماندا ناوە ژوورێکی هەیە پێڵێن ژووری ئەمانات پارەکە لەوێدا ئەنرێ و سوورقێکی تایبەت هەیە تایبەتە بۆ کەسە و هەر کاتێ پێویستی بێ بدێ پارەکە ئەگینا پارەکە لای سزادراوەکان نییە پارەکە لای کەسەکان نییە پارەکە لە ئەماناتە لا ئێمە دێن بە لیژنە ئەیکڕێ یا ڕوا شتێکڕێمەوە دەکڕێ ئەوە ناکڕێ باقیدانە بە هیچ جۆرێ نە پاراچێتە ژوورەوە و نە ئەوە شەبێ و ئێستا لە هەولێر دەستمان پێکردووە لە ڕێی کۆمپانیایەکەوە اتصالات کارتی تایبەتیان بۆ ئۆکەین ئەو کارتی وەک پیتاقی زەکیە کە سوکاریان ئەتوانن لە ماڵەوە پارەکەی تێکن تەحویلکەن پارە نامێنێت لە چاکسازیەکان بۆ زیندانەکان هەتا 300,000 بۆیان هەیە داخلیکەن و ئەتوانن لێرش ئەم بەکارتەکەی بە جیهازی تایبەتە زۆر باشە ئەوە نامێنێ بۆیە ئەو بابەتی ئەوەی کە تایبەتە بە چاکسازەکان مادەی هۆشبەر ئێمە ئەمە دەمێت پێ بڵێم سنتەری شیانەوەی مادەی هۆشبەرم کردوێتەوە ئێستا و ئەو سنتەرە کاری زۆر باشی کردووە 501 کەسمان داخل کردووە 328 کەسیان گەڕانتە وەزعی تەبیعی خۆیان بەڵام پێشتر سنتەر نەبووە لە دەرەوەش بەداخەوە سنتەر نییە ئەمە کاریگەری هەبووە لەوەی کە کەسەکان دووبارە و سێبارە چواربارە بێنەوە ناو چاکسازەکان بەڵام ئێمە ئەوەی کە هەیە وەک من باسی خۆمانەکەم وەک چاکسازیمان لە کەسەکان کردووە شیانەوەیان بۆکەین دکتۆری دەرونی یا معالجی نەفسی دیان لە هەولێر و سلێمانی دۆک بە هاوکاری بە ڕێبەراتی گشتی تەندروستی پارێزگاکان و هاوکارمانن لەوەی کە ئەو معالجیان بکەین و هەموو سزادراوێک 4 مانگ جگە لە تەوقیفەکە دێتە لا ئێمە پاکە بێتەوە چکە دوای 40 ڕۆژ پاکە بێتەوە ئەگەر نەیخوا لە دوای ئەوە 4 مانگ ئێمە خێنە دەورە و سیمینار و خولی بە گروپ بۆ ئەکەینەوە و شیانەوەی بۆکەین بە گروپ و بە تاکیش بۆیە ئەوە لە ماوەی ئەو سێمە 4 مانگەیە ئەگەرێتە وەزعی تەبیعی خۆی و من زۆریانم بینیوە زۆریان جیاوازن حاڵەت سوودمەند بووە تا ئێستا 501 کەس لەو 600 کەسە داخل بووە یعنی ئەمە کارێکی زۆر باشە 328 کەسیان چاک بوون یعنی ئەوەی ئێمە کردومانە باوەڕ بێ لە هەموو عێراقەوەی دەرەوە ئەتوانن چاودێریان بکەن ئێمە لە ڕێی خێزانەکانیانەوە و بە تەلەفۆن توێژەرەکانمان پەیوەندی بەردەواممان هەیە و بە تایبەتی ئێستا هینمان داوە ئێستا ئیجازەمان داوە ئیجازا دێنە ئەوانیش مخدراتیش بازرگانەکان نابەسەوەکان بۆ ناو کە سوکاریان بۆی بیان ناسن و ئەندیماچکەن لەگەڵ کە سوکاریان زۆر باشە کاک زیاگەڕێمەوە لای جەنابتان بەپێی بە دوواداچوونەکانی ئێوە زیندانی نهێنی و حەزبی لە هەرێمی کوردستان تا چەند هەیە؟ من هەتا وەکو کە لە دەستە بووم زۆر جار باسی ئەوەیان دەکرد چەند لایەنە بەعزە جار بەرلەمانتارە کە ڕێکخراوەکان و زۆر بە دوواداچوونی ورد و چڕم کرد بۆ ئەوەی زیندانیەکی نهێنی ببینم بەڵام نەماندۆزیەوە تەنها جارێک بەمەیان وت لە شەقلاوە و عنوانەکەشیان لۆمەدا هەر بە یەکسەر بە یەک ساعت جەماعەتم لەگەڵ خۆوە ڕۆیشتین چوین زیندانیەکی عەسکەری بووە و هەمووتان دەزانن لە زیندانی عەسکەری کاتێک کە ئەفسەرێک سزا دەدرێتن
پێی دەڵێن حەجزت ثەکەنە، یعنی هەر لە معسکەری خۆی دەبینێت، چونکە یاسای سزادانی سەربازی جیاوازە لە یاسای سزادانی مەدەنی و ڕێکارەکانیش جیاوازە، تەنها دادگاکەشیان جیاوازە. بۆیە من هیچ حالەتێکی وەهام نەبینیوە و بەڵکو بەعزە ڕێکخراوەگەیان بەعزە خەلکانە قسەیەکی وها بە ناو تەلەڤیزیۆن چەند جاری چاوپێکەوتنم کردووە لە زۆر کەناڵەکان باسی ئەمە کرایەوە بە وەختی کە لە دەستەش بووم وتومە هەر یەکەک شوێنێکی بزانی کەوا زیندانیەکی نهێنی تێدابی یان زیاندانیەکی لەبەر بۆچوونێکی سیاسی خەبەرمان بدەی هەتا ئێمە بگەینە ئەم مەرحەلە، بەڵام هیچ حالەتێکی وام نەبینوە پاش دەرچوون و تا ئێستاش کە هەر چالاکوانم لە بوارەکانی مافی مرۆڤ و بە تایبەتی لە مافە بەدەنیەکان کە بە ڕێکخراوێکی ئەم جۆرەشمان هەیە تا ئێستا حالەتێکی وەهامان ڕەست دەکردیە و تۆمار نەکرایە لایمە، بەڵام بە بەردەوام ئێمە لە حالەتەکانی تر لە مەسائلی مافی مرۆڤ بەردەوامین و بە تایبەتی لەسەر مەسەلەی چاکسازیەکان و مەسەلەی گرتوخانەکان و ئەوانە ئەمەش بەردەوام ئاگادارین لە ڕەوشەکانیان. زۆر حالەتە بووە جاران دەکرا بە تایبەتی لە ناو چاکسازی گەوران بە تایبەتی شتر لە هەولێر مادەی هۆشبەر بە دەروون دەبرا لە بۆ ئەوێ لە بۆ خەڵک بە ئەشکراوە بازارکردنی لە ناو چەکسازی دەکرا، کڕین و فرۆشتنیشی تێدا بوو، بەڵام بەو ماوەی ئێستا لەسەر ئەو حاڵەتی کە باسیەکەی بە زۆر باسکرا بە درۆن کە مادەی هۆشبەرە چێتە نێو چاکسازیەکانەوە بەڵگەتان هەیە یان تەنها قسەی پێشووترە بەڕێز وەزیری کاروباری کۆمەڵایەتی و بەڵگەی نایەوێ مەهرەبان خان بەڵگەی نایەوێ وازانم چاوپێکەوتنەکە پێشی 2 ساڵە یا 3 ساڵە لە بیرم نێڕەنگە پێ 3 ساڵە لەگەڵ وەزیری کاروباری کۆمەڵایەتی کرا و بەخۆشی ئەوەی باس کرد وتی بەڵێ حالەتێکی ئەوها هەبووە بەڵام ئێمە کۆنتڕۆڵمان کردیە وازانیومانەوە سزادرایە مادەی هۆشبەریش دەفرۆشەی لە دەرەوە، بەڵام بەم شێوە زەقەدەر نەچوو بوو ئەو خەلکانێک کە بۆیان دەهینایەوە لەوێ بۆ کڕین و فرۆشتنی بۆ دەکرا. لێرە من دەمێ یەکشت باس بکەم ڕەنگە کۆتایی هەڵقەکەتە و بکاتم نەمایە، بەڵام بس لە باسی بۆ بەڕاستی دەستخۆشی لە کاگەحسان دەکەم بە دوادا چوونم کردیە پێشی بێمە ئێرە زۆر شت بە خلالی ئەم فترەیە گۆڕاوە و بە تایبەتی بەم 2 ساڵە بەم 3 ساڵە زۆر شت هاتیتە گۆڕین بەرەو باشتر ڕۆیشتیە و وەکو بەرێزی شت باست کرد ئێمە دەمانەوێت بەرەو باشتریش بی زۆر باشتر بی بە تایبەتی باڵەخانەکان و شێوازی تەصنیفکردنی ئەمانە تەبیعی کێشەیەکی گەورەشمان هەیە ڕەنگە کاگەحسان باسی نەکرد ئەوەیەکەوە ئەو خەلکانەی کە حکمی ئیعدامیان لەسەرە و ئەوانەی کە حکمی مؤبەدیان لەسەرە. زیا پەترۆس بەرپرسی پێشووی دەستەی مافی مرۆڤ لە هەرێم زۆر سپاس بۆ جەنابچان، هەروها ئەحسان بابان بەڕێوەبەری گشتی چاکسازیەکانی هەرێمی کوردستان. سپاس بۆ هەردووکتان، سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون.